سڵاوتان لێ بەخۆشەویستان لە دیداری تایبەت لەگەڵتانم دیداری تایبەتم ئەم جارە تایبەت کردووە بە مژارێکی ینی بەسەر نەچوو یاخود مژارێکی گەرم کە ئەمە دەتوانین ئێستا وەکو پانۆرامایەک یاخود لێکدانەوەیەکی سیاسی تەماشای ئەو دۆخی ئێسەی عراق بکەینەوە بگەڕێنەوە بۆ 5 ساڵ لەمەوبەر کە 5 ساڵ لەمەوبەر لە دوای خیانەتێکی نەتەوەیی کە تاقمێک ئەو خیانەتەی 16 ئۆکتۆبەریان ئەنجامدا کە دوای ئەوەی کە کەرکووک ڕادستی حەشدی شعبی و کۆمەڵی هێزی نێودەوڵەتی کرا کە ویش پێکاتبوون لە 12,000 سەرباز هێرشەکە بەو شێوەیە کرا کە کیان و نەتەوەیەک و یاخود قوارەیەک نەمێنێتەوە لە هەرێمی کوردستان لە داستانی پردێ بڕیاری لە 20 ئۆکتۆبەر بڕیاری مانەوە خۆنەشەماندنرا لەگەڵ کاک شاباس سوێلی وەکو چاودێری سیاسی دەچمە نێو ئەم باسەوە لە 20 ئۆکتۆبەر تاکی کورد هەستی بەچی کرد لە 20 ئۆکتۆبەر و پێشتر چۆن مرۆڤێک بوو دەچمە لای کاک شاباس سوێلی. کاک شاباس بخێراتی. زۆر سپاس بۆ بەڕێستان. چۆن ینی پانۆرامایە بکەین لەوەی کە بۆ نمونە کاک شاباس لە شەوی 16 ئۆکتۆبەر چ مرۆڤێک بوو و چۆن ینی ڕۆماڵی هەواڵەکانیە کرد سەیری هەواڵەکانیە کرد و لە 20 ئۆکتۆبەر لە من لە ڕووی سایکۆلۆژیەوە کە ئەڵم بە کاک شاباس وەکو چاودێرێکی چڕی سیاسی ئەو کاتەی ئەو دۆخەنا لەبارە. بەڵێ پێشکی زۆر سپاس بۆم دەرفەتا خۆشەویستی بۆ تاوای بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان و بۆ ستافی بەنامە جوانەکەتان کاک چۆمان. لە ڕاستیە لە دوای ساڵی 2007 هەموو جارێک ئەوی ساڵانە کە مانگی ئۆکتۆبەریەک جۆرێک لە بێتاقەتی لە تاکی کوردایەک دێ بە شێوەیەکی گشتی لە ڕووی سایکۆلۆژیەوە چونکە یادگارێکی تاڵمان لەگەڵ مانگی ئۆکتۆبەر هەیە، بەڵام چونکە بابەتی خیانەتی 16 ئۆکتۆبەر زۆر قسە و باسی لەسەرەکرە بۆتە برینێکی قۆڵ بە دەستەی نیشتیمان و هەوت تاکێکی گەلی کوردستان کە تاکێکی دڵسۆز بێ. بەڵام لە بەرامبەرە ئێمە 20 ئۆکتۆبەریشمان هەیە کە من دەستخۆشی لە تۆ کەم کە ڕۆیەکی تری ڕووداوەکانی مانگی ئۆکتۆبەرە پیشانە دێک و کەمتر قسە و باز لەسەر 20 ئۆکتۆبەر کردەوە کە ئەتوانین بڵێن قۆناغێکی تازە بوو و چەرخانێکی تازە بوو لەو ڕووداوانەی کە لە ساڵی 2017 ڕوویە. بۆیە بەڕاستی من کاتێک لە دوای ڕیفراندۆمەوە جۆرێک لە شکۆ بۆ هەموو تاکێکی کورد گەڕابەوە لەسەر ئاستی نێودەوڵەتی لەسەر ئاستی نەوخۆی بە جۆرێکە تاکی کورد یعنی هەستی بەبوونێکی تەواو وجودێتێکی تەواوە کرد لەسەر ئاستی هەموو جیهانە و ئەمە بووە هۆکارێکە ئێمە بڕیار بین کە هەر ڕووداوێک بێت لە دوای ڕیفراندۆمی گەلی کوردستانەوە یعنی هەتاوەکو ئامادەبوون کە خوێنی خۆمانی بۆ بین هەر ئەوەش تاوەڕوانەکرا لە هێزی پێشمەرگی کوردستان و هەموو حزب و لایەنە سیاسانی کە بەشدار بوون لە پرۆسەی ڕیفراندۆمە. بۆیە پێش ڕووداوی 16 ئۆکتۆبەر پێش ئەو خیانەتە بەڕاستی شەوی 15 مانگیش دوای ئەو کۆبوونەوە سیاسیانش کە لە نێوان لایەنە سیاسی کوردیەکانیش کرا ینی گروتینێک و حماسێکی زۆر کاریگەر هەبوو لە ناو هێزی پێشمەرگەی کوردستان. ئەوەی کە ئێمە لە میدیاکانی کوردستان و ناوچەی و جیهانیەکانیش ئەمان بینی جۆرێک لە بەڕاستی جۆرێک لەوە هەبوو کە تاکی کورد و هەروەها پێشمەرگەی کوردستان بە هەموو شێوەیەک بەرپرسی ئەو داگیرکەر و دەستێژانە بێتەوە کە ڕوبەڕوویە بێتەوە و لە کاتی ڕووداوەکانی یعنی خیانەتی 16 ئۆکتۆبەر بزەبت 15 لەسەر 16 مان کە بەداخەوە و تاقمەی بەڕێزی شت ناوی تێنا بەبێ داقمێکی زۆر بێ ئەزمموی سیاسی کاڵفام کە هەستان بە خیانەتێکی گەورە و مێژووی کەیکێکە لە هەرە خیانەتە گەورەکانی سەدەی 21 بە پیلانێکی ئیقلیمی هەروەها ناوچەی یعنی و بەدەستی ناوخۆی کوردی ئەوەی کە ئێشەکەی زیاتر کرد ئەو بۆ دەستێکی ناوخۆی کوردی لە ئەو خیانەتە گەورەی هەبوو بۆ هۆی ئەوەی کە ئێمە کەرکووک لە دەست بدەین و ئەمە شپرزەیەکی دروست کرد ئەم ڕادستکردنی کەرکووک بەبێ شەڕکردن لە ڕووی لەشکریەوە لە ڕووی سەربازیەوە هێزێکی نامبەرامبەری شلۆقی دروست کرد چونکە بووە هۆی دووبەرێکی هەروها بووە هۆی نەمانی متمانە لە نێوان بە تایبەتی لە نێوان هێزە سەربازەکان و هێزی پێشمەرگەی کوردستان. بۆی ئەم ڕووداوە کاریگەریەکی گەورەی کرد بۆ سەر وەرەی پێشمەرگە بە شێوەیەکی گشتی و لە هەمان کاشە لە خەیاڵدانی نارانی کورد و داگیرکەرانی کورد خەڵدانێک دروست بوو کە ئەوان نەتوانن بە هەمان شێوەی کەرکووک پێشڕەویەکانیان بەرداوامی پێبین و بێن تاوەکو داگیرکردنی قوارەی دەستوری هەرێمی کوردستانەوەسن کە بەرەو پایتەختی هەرێمی کوردستان بەرەو هەولێر هاتن ئێمە بە عەمەلی ئەومان بینی
و ئەو ژمارە زۆرەی هێز و سەرباز و میلیشیانەی کە بەشداری ئەو شەڕیان کرد لەگەڵ ئەو هەموو جۆرە چەکە پێشکەوتووی کە پێیان بوو هەمووی بەدی کۆمنت هەیە و کەس ناتوانێت ینی ئەمە چاو خاتە ڕای گشتی خەڵکەوە بۆیە بینیمان لە ئەو چەند ڕۆژەی لە دوای 16 ئۆکتۆبەر ڕوویا خۆ ئامادەکردنێکی تەواو هەبوو کە هەرێمی کوردستان حەسار درابوو لە هەموو سنوورەکانیەوە و هەموو دراوسەکانی هەرێمی کوردستانیش بەشداریەکیان هەبوو ئەگەر بەشداریەکی فعلیان نەبوو بێ لە ڕووی هەواڵگریەوە بەشداریان هەبووە لە ڕووی سایکۆلۆژۆ لە ڕووی یارمەتیدانی سەربازیەوە بەڕاستی دەور و کاریگەریان هەبوو لەو شەڕە بەڵام خۆشبەختانە لە ناو پردێکە هێزی پێشمەرگەی کوردستان بڕیاریە کە ینی پردەیان هەڵبژات بۆ دیفاعکردن لە قەواری دەستوری هەرێمی کوردستان توانیان لە ماوەیەکی کەمە ئەو هێرشە بەرفراوانە کە بە جۆرە هاچێکی پێشکەوت و کرایە سەر قەواری دەستوری هەرێمی کوردستان تێک بشکێنن و زیاد لە 150 کەس لەو میلیشیا و لەو چەگارانەی کە هێزی ئیقلیمیشی تێدا بوو لەوانە بکوژدێن و کەلاکەکانیان ببرێتەوە ناوچەکانی خواری عێراق بۆیە ئەمە ینی قۆناغێکی تازە هات بەسەر ئەوەی کە لە چەند ڕۆژێکی کەم لە دوای خیانەتەی 16 ئۆکتۆبەر کاریگەریەکانی 20 ئۆکتۆبەر پێچەوانە بووە بە هۆکاری خیانەتی 16 ئۆکتۆبەر ئەمە لە یەک کاتە مرۆڤێکی تێکشکاومانە بینی بەڵام بۆ هۆکاری 20 ئۆکتۆبری ینی بەرگری لە پردێ مرۆڤێکی شکۆمەندمان دەبینی ئەگەر ینی ورتر ئەمە پانۆرامایە بکەین بگەڕێنەوە لەوەی کە ئاسمان و زەوی بەسەر هەرێمی کوردستانە داخرا و بەڵام شکۆی تاکی کورد ینی ئیرادەیەکی بەهێزتری هەبوو کە سەیری سایکۆلۆژی ینی تاکی کوردووە کرد بەڵێ بەبێ گومان من باسم کرد ینی لە دوای 16 مانگەوە تاکی کوردی جۆرێک لە جۆرەکان بە شێوەیەک لە شێوەکان ئەو ئیرادەی لە دەستیا بوو بە شێوەیەکی گشتی ڕایەکی گشتیش دروست بوو لە دەرەوەش ئەو حەساڕی نێودەوڵەتیانێک کە لەسەر هەرێمی کوردستان دیسان کاریگەری کردبوو لەسەر دەروون هەنانەت لەسەر وجودیەتی جۆری بڕیاردان لە چۆن ینی لەوەی کە چۆن بەرگری بکرێت لە خاکی کوردستان بەڵام بەڕاستی دەور و کاریگەری ئێمە ینی بیرمان نەچێ ئەو کاتە هێزی پێشمەرگەی کوردستان کە خوێنیان هەڵبژات لە بەرامبەر ئەوەی کە بستێک لە خاکی کوردستان زیاتر ئەو هێزە داگیرکارانە بێنە پێشەوە هەروەها بیرمان نەچێت لەو کاتە قیادەیەکی گەورە ڕابەرێکی گەورە قیادی هێزی پێشمەرگەی کوردستان کە جەنابی سەرۆک بارزانی بوو بە ڕاستەوخۆ سەرپەرشتی سەرجەم میحوەرەکانی هێزی پێشمەرگەی کوردستانی کرد کە کاریگەریەکی زۆری هەبوو لەسەر پێشمەرگەی کوردستان وورەیەکی پۆڵاینی دابوو ئەو هێزانە و حەکیمی بڕیاردانیش لە بەرگریکردن هۆکارێک بوو کە هەموو ئەو پیلانە ئیقلیمی و ناوخۆیانەی کە لەسەر قەواری دەستوری هەرێمی کوردستان هەبوو هەر هەمووی پێچەوانە بێتەوە هەروەها پوچەڵ بێتەوە هاوکێشەیەکی تازە دروست ببێ و لەسەر ئەرزی واقع چونکە بەڕاستی بەرگری وای کردی فاکتۆیەک تر قسەیەکی تر ینی دیالۆگ و دانیشتنێکی دیکە دروست بکرێت لەگەڵ پێشمەرگە بەڵێ بەبێگومان پەیامێکی گەورە بوو هەم بە هێز و لایەنە داگیرکارەکانی کە لە عێراق بەشدار بوون هەروەها بە ئەو هێزە ئیقلیمیانەش کە بەشداریەکی ڕاستەوخۆن ئەگەر نەدەستیان ئاوەڵا کرابوو کە هەولێر داگیر کرد بەڕاستی هێشتا زۆر بابەت هەیە پێم وایە شاراوەیە لە ڕووداوەکانی هەم 16 ئۆکتۆبەر هەم دواتری بەسم بەردەستخستنی ئابرامزێکی هەرە پێشکەوتوی ینی تەکنۆلۆژیایە کە تەکنۆلۆژیای زەمین ینی لەو چەکە لەو تانکە بەهێزتر نییە بەردەستی حەشتی شعبی خرابوو بۆ ئەوەی کە لە هەولێر خۆی بەڵێ بەڵگەی هەواڵگەری هەبوو بەڵێ هێزێکی ناوچەی ئیقلیمی و ناوخۆی بەبێ ئەوە کە بڕیاری ئەوە درابوو کە قەواری دەستوری هەرێمی کوردستان بسڕێتەوە و یەکێک لە بیانەکانیش ئەوە بوو کە گەلی کوردستان ڕیفراندۆمی بۆ سەربەخۆی کردبوو کە لایەنەکانی دەرەوەی دانی دراوسەکانی عێراق و تەنانەت وڵاتانی جیهانیش کە بانگەشەی دیموکراسیەکەن لەگەڵ دروشمەکانی خۆشیان ڕاستوەنەوە ینی موقیفی دەولیش موقیفێکی زۆر شەرمەزارانە بوو و دەورێکی زۆر ناشرینیان بینی لەو ڕووداوانە بەڵام ئێمە لێرە گەلی کوردستان بە تایبەتی ئەو هێزولایەنە کوردستانیانەی کە توانیان بەرگری بکەن لە خاکی کوردستان و گوتمان هاوکێشەکەیان بە شێوازێکی تر پێچەوانە کردەوە و ئەمە بووە هۆی هۆکارێک جارێکی تر ئەوە ببیری و پەیامە ببیری ناحەزانی کوردستان و داگیرکەرانی کوردستان بهێنینەوە کە ئەگەر چی هێزێکی گەورەی زەبەلاحی نابەرامبەر هەبێ کە لە درێژایی مێژوگەری کوردستانە
ئێمە هەمیشە هێزی ئێمە لەگەڵ داگیرکەرانی کوردستان نابەرامبەر بووە، یعنی ئێمە باواقعی بین لە ڕووداوەکانی پێشتریش بە هەمان شێوە بووە، بەڵام خۆڕاگیری هێزی پێشمەرگەی کوردستان بوونی سەرکردایەتێکی سیاسی حەکیم توانیوێتی باڵانسێک لەو بابە لەو ڕوودا و لەو شەڕانە ڕابگرێ. بۆیە ئێرە لێرەوە توانین بڵین وجودیەتی کاریزمایەکی گەورەی وەکو سەرۆک بارزانی لە پشتی ئەو هێزی پێشمەرگەی کوردستان و هەروەها قارەمانی هێزی پێشمەرگەی کوردستان بە خۆنە دەستنەدەوەدان و هەڵبژاردننی خوێن لە جیاتی ئەوەی کە ئامادە من خۆیان بەختکەن لە جیاتی ئەوەی کە ڕێگە بدەن زیاتر ئەو هێزە داگیرکەرانە پێشڕۆی بکەن. بینیمان واقعێکی تازە لە 20 ئۆکتۆبەر دروست دەبێت کە هاتە سەر ئەوەی کە بەشێک لە وڵاتانی ئیقلیمی و جیهانیش داوای گفتوگۆ لە بینی هەرێم و بەغدا بکەن کە ئەمە بابەتێکی نوێ بوو بەنسبەت ئەو ڕووداوانەی کە لە چەند مانگی پێشوو لە دوای 25 ڕۆژی ڕفراندۆم و دواتە ڕووداوەکانی ئۆکتۆبەر ڕوویە. غڕوری کەسێکی وەکو حەیدەر عەبادی کە ئێمە دەوانبینی وەکو سەرۆک وەزیران بە جلی سەربازیەوە چۆن دەهات سەر شاشەوە، ینی گفتوگۆکانی هەموو ڕەتەکردەوە، بەڵام لە نەتیجەی ینی بڕیاری بەرگری چ لە پردێبێەوە بڕیاری بەرگری لە ینی ئاستە دیبلۆماسی سیاسەکە بێ لەوەی کە حەیدەر عەبادیمان لە ساحەکە ینی لە ساحە سیاسەکە ئێستا چۆنی بینینەوە. مەبەستم لە هەمیشە تۆمارکردنی ئەم داستانەیە ئەگەر بڕیاری بەرگری ینی مەبدەئی بەرگری هەبێ لە بمێنێتەوە ئەگەر ینی بەم شیمانانە بەم ئەگەرانە خیانەتەکان و مێژووی کوردیش تەژیە لە خیانەت ئەگەر خیانەت ینی ڕوونێت. بەڵێ بەدەر لە حەیدەر عەبادی کە توانین بڵین کارکتەرێکی زۆر ناواقعی بوو لەو ڕووداوانە دەورێکی زۆر ناشرینی بینی و بینیشمان لە دواترە وەکو کارکتەرێکی سیاسی لە عێراقا داهاتوێکی پرشنگی نەبوو، ئەوەی کە داهاتوێکی ڕەش و تاریکی هەبووە لە ڕووی سیاسیەوە ژیانی سیاسی جۆرێک لە جۆرەکان هەر خۆی و حزبەکەشی کۆتایی پێهات کە هۆکاری سەرەکی ئەوە بوو ئەو ڕووداوانە بوو کە لە ئۆکتۆبەری 2017 ڕوویدا. ئەو موقیفی ئەو موقیفێک بوو کە لە سەر بە شێوەیەکی تەواو موقیفێکی مەزهەبیانەی بەڕاستی شۆڤینیانە بوو لە هەندێک کاتە و لە زۆر بابەتیشە هیچ وەکو سەرۆک وەزیرانێکی عێراقی نەیتوانی کە دەور و کاریگەری خۆی ببینێ. بێجگەلەوە ئەو حیزبوولانە سیاسیانەی تریش کە دژی قەوارەی دەستوری هەرێمی کوردستان بوو تەنانەت چەکیان کردەشان و دژی هەرێمی کوردستان شەڕیان کرد، ئەوانە بینیمان لە ساڵی 2018 ساڵێک دوای ئەو ڕووداوانە لە ڕووی جەماوەری و پێگەی جەماوەری لە هەڵبژاردنەکانە چەند پاشەکشیان کرد لە پرۆسەی سیاسی لە عێراقا بە هەمان شێوە لە ناوخۆی کوردستانیش دیسانەوە شمولی ئەمانیش دەکاتەوە کە ئەو خیانەتیان ئەنجام بەبێگومان ئەو دەست و تاقمانی کە دەستیان هەبوو لە خیانەتی 16 ئۆکتۆبەرە بینیمان لە ساڵی 2018 گەلی کوردستان بەڕاستی سزایدان لە هەڵبژاردنەکاندا سزایەکی گەورەی و هێزولایانانە بە شێوەیەکی گشتیداوە لە بەرامبەریشدا ئەو هێزولایانە سیاسە کوردیانەی کە بەرگریان کرد لەلایەن خەڵکی کوردستانەوە پاداش کرانەوە بە دەنگەکانی بەڵێ زەمن و کات پێیان ئەڵێ تۆڵە بە سەبرە بەڵام بە زەبر لێیاندرایەوە لە هەردوو ینی تاقمەکە و ئەوانەی کە فاشیانە تەعاملیان لەگەڵ هەرێمی کوردستانە ئەکرد و دەستوریشان بەکاریانە بوو ینی خراپتر لە بەعسکە ئەوان نیەتیان خراپتر بوو. بەڵێ بەداخەوە ینی واقعێک هەیە لە عێراقا بەدرێژای مێژووی ئەم عێراقەوەی لە دەسەڵاتدار بوون لە ناو عێراقا ناتوانیوە پندێک لە مێژوو وەربگرن. هەمیشە بە تایبەتی لەسەر پرسی نەتەوەی کورد هەمیشە بۆ چوونەکانیان خەیاڵدانی ئەوان جۆرێک بووە کە ئەوەی کە ویستویانە ئەنجامی بن لە واقعا پێچەوانەکە ڕوبەڕوویان بۆتەوە ئەمەش نەبووتە دەرس نەبووتەوانە بۆیان بۆی هەمیشە مێژوڵین لە جۆرێک لە جۆرەکان خۆی دووبارە کاتەوە. یعنی ئەم ڕووداوانە ئێمە بە شێوازی تر لە شێوەی وێنەی ترە لە ڕابردووشا ئێمە ینی بینیوێتی گەلی کوردستان ئەم ڕووداوانەی بە جۆرێک لە جۆرەکان بینیوە، بەڵام ئەوەی کە زۆر ڕووداوەکەی ینی بۆ ئێمە زۆر بە سوێ بوو زۆر دڵی تەنگکردین بوونی خیانەتێکی گەورە بوو لە 16 ئۆکتۆبەرە بەدەستی تاقمەیەکی کاڵفام کە لە ڕووی سیاسیەوە زۆر هەرزە بوو نەیانتوانی بوو کە لێکدانەوەیەکی واقعی بۆ زروفە سیاسەکەەوە بۆ ڕووداوە ئیقلیمیەکان بکەن و ئەمەش هەم لەسەر ئاستی ناخۆ کە پێم وتی و دواتیش لە ناو حزبە سیاسەکانی خۆیان بەشێک لەوانە ئێستا ژیانی سیاسیان کۆتایی هاتووە کە سزادراون لەلایەن هەم خەڵکو هەم ئەو کەسانی کە لێشیان نزیک. گەر هەڵسەنگانێ بکەین لە پای ئەوەی کە لە 16 ئۆکتۆبەر ڕوویە و فاکتێک دروست بوو ئەمە دەبێت حسابی ئەم لای پردێ بکەین.
ینی چۆن زمینی ینی زمینی ئێسای کەرکووک و ئەوانەیانوت پارێزگار و محافزی کەرکووک ئێمەین س کەسێکی شۆڤێنی تا حکوومەکە بە ناوچە کوردستانەکان و خودی ئەوانەی کە ینی مەبەستم لە وجودی ئەوانەیە حتا خۆیان لە ساحەکە فڕێدرانن دەرەوە لەسەر ئەوە هیچ ینی کە بەڵگە تەکنۆلۆژیەکانن لەسەر ئەوەی ئەیسلمێنە مناقەشەیە من نەکرێت کە هۆکاری نابەرامبەری هێز بوو کە کەرکووک ڕادەستکرا لەبەری من لە پێشکی بەرنامەکەش ماماژەم یا بەوەی کە ینی هێزێکی هەر بەربەری لەسەر زەوی هەبوو بێت لە دوای جەنگی جیهانی دووەمەوە داعش بوو داعش لەسەر دەستی هێزی پێشمەرگە تێکشێنرا بەڵێ بە دڵنیاییەوە مە پێشتریش باسمان لەو بابەتە کرد بەڕاستی نابەرامبەری هێز هۆکارێک نییە بۆی کە تۆ خۆت بەدەستەوە بی ئیرادەی میلەتێک بشکێنی گەلی کوردستان هەمیشە وە گوتم لە ڕابردووشە مێژوەکەی دیارەکە لە بەرامبەر نارەکانیە هێزەکی نابەرامبەری هەبووە بەڵام ئیرادەیەکی گەورەی هەبووە لە بەرامبەرە قەزیەیەکی ڕەوای هەبووە کە قەزێکی نەتەوەیە کە ئەمە وای کردووە کە ئەم باڵانسە ڕابگرێت لە توانی خۆی بسەلمێنێ کە بەرهەمی ئەو هەموو خەبات و قوربانیدانە ئەم قەواری دەستوریە کە ئێمە ئێستا تێدای بەڵام ئەوانەشی ئەو هێزە لایەنانەی بە ئەمە تۆزە گڕونتریش یعنی ڕاشکاوتر قسە بکەین ینی شتێکی شاراوە نیە بۆ خەڵکی کوردستانیش ساڵانە و ڕۆژانە ینی ئەو شتانە بازەکرێ و خەڵکی کوردستان زۆر باش لەو ڕووداوانە تێگەیشتووە پێم وایە لە داهاتووتریشە کۆمەڵێک بەڵگەی تر ئەرکی توێژەران و نووسەرانەکە کە نەکراوەتە ئەکادمی هێشتا ماوە لەسەر ئەو ڕووداوانە زیاتر بنووسرێەوە بخوێنرێتەوە من پێم وایە لە داهاتووە شتی زیاتر بەڵگەی زیاتر بەدەستێت لەلایەن ئەو کارکتەرە سیاسیانی کە خوان لەو ڕووداوانە بوون وای هەروەها لەلایەن ئەو نووسەرانەش کە چاودێرێکی باشی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن بە شێوەیەکی گشتی لەسەر نەتەوەی کوردە نووسن ئەمە ئەو بڵێم یانی لەناو ئەو ڕووداوانەی کە هات ینی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە و تاقمەی کە ئەو خیانەتیان کرد کاتێک لە کاتێکە ئەو خیانەتاکەن کە کەرکووک بە قەڵای خۆیان ناوزە دەکەن قەڵایەوت قەڵای سەوز قەڵای یەتێکەکان کەرکووک بووە زۆرجی شانازیان پێکردووە لە ڕابردووشە زۆر جار بۆتە دروشمێکی گەیور و قەبەیە بۆ ئەوان لە هەڵبژاردنەکانە لە زۆر بواری بابەتی ترە بەڵام ئەوان کاتێک ینی خوێندنەوەکان ئەمێ بڵێم ئەوەندە نالۆژیکی و ناسیاسیانە بووە کاتێک ئەوان ئەو ڕێکەوتناکەن کە قەڵایەکی خۆیان ڕادستی هێزی داگیرکەری دوژمنکەن تەنها لە بەرامبەر ئەوەی کە محافظێک دابنێن بە دڵی تاقمێکی خۆیان بێتە خۆ پارێزگاری کۆن خوا لێ خۆش بوو بەڕێز نەجمەدین کەریم بوو خۆ کادری خۆیان بوو ئەندامی مەکتەبی سیاسی هەر لەو کەین و بینە ینی لە شەوی 15 لەسەر 16 ئەوان ویستیان بەداخەوە ڕەحمەتی دکتۆر نەجمەدین تیرۆرکەن بەڵێ هەوڵی تیرۆرکردنیشی درا لە هەمان کاتە ینی ئێمە بینیمان ئەوان نەکدەیانتوانی پارێزگارەکە یەکێتی بهێڵەوە تاوکو ئێستاش لە ناو کەرکووکە پارێزگایەکی شۆڤێنی دڵڕق حکوم دەکا کە بەداخەوە ئیڵین کە ئەگەر بێت و کارکتەرە سیاسەکانی یەکێتی نیشتیمانی سابیانێ سەردانی کەرکووکیشکەن لە سەیتەرەکانی ڕوبەری کەرکووک بەبێ ڕەزامەندی ڕێگان پێ نادرێت کە بچن ناو شاری کەرکووکش بەمەرجێماگەر ڕاپرسەکە ئەنەوەی کە پێڵێن ئەڵبژارنەکان وەرگین کورد خاوەن 6 پەرلەمانتارە لە کەرکووک و ئەوەیشی ینی لەسەر بەو تاخمە بوو یاخود ئیشی لەسەر ئەوە ئەکرد ئیشان لەسەرەوە کرد کورکیان تەسلیمی حەشدی شعبی کرد و کەسە خۆی دەنگینێنە ئەم بەستمە هەڵسەنگانەکەنە لە پای کارێک ئەگەر پاداش بێ لە پای کارێک سزاژەیە لە ئارەیە بەڵێ بێگومان ینی بەداخەوە ینی ئەنجامی زۆر خراپی لێکەوتەوە شانزێت و کەم پێم وایە بە چەندەها ساڵی تریژێمە ناتوانین قەرەبووی ئەو زیانانە دروستەوە شوت کاکشاباز ینی چۆن ئەم ڕووداوانە سبێنێ ئەمە چۆن بیگەڕێنەوە بۆ نەوەکانمان ئەمە بڕاتە پەروەردەوە چۆن دقیق ئەکادمی باسەکە بکرێت نەبەسرێتەوە ئەمە پارتی بوو و ئەوە یەکێتی بوو ینی باسێکی نەتەوەیە ئەگەر ینی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر تا 20 ئۆکتۆبەر کە داستانی پردێن نەبووایە ئێمە ئەسل لەژێر پۆستاڵی حەجی شعبیا بوون بەبێ ینی بەبێ ئینکاریکردنی ئەقلێتی ئەو هێزەکە ئەسە لە کەرکووک چییە کە حتمما لە دهۆک و لە هەورامانیش هەمان کاریە کرد بەبێگومان ئەوەی کە لە کەرکووک ڕۆیستا نمونەیەکە بۆ ئەوەی ئەگەر ئەگۆ ڕووداوانە بەهاتایە درێژەی بکێشایە ئێستا شارەکانی تری کوردستان بە هەمان شێوەی کەرکووکیش بەدەر نابوون لەو سیاسەتانەی کە ئێستا پەیڕەوەکرێت لە منتیقەی کەرکووکە بەڵام بەڕاستی ئەگە بڵێ لە ڕووی ئەوەی کە بمە چی بکەینەوەکانی داهاتوو تێبگەینین هەرکێکی گەورە هەیە لەسەر
بەڕاستی کۆی موئەسەساتی حکومی بە تایبەتی پەروەردە و خوێندنی باڵا هەروەها کۆی نووسەران و ڕۆشنبیران و ئەو کەسانەی کە لە بواری ئەکادیمیا توێژینەوەکەن و لە هەمان کاتە حزب سیاسیانی کە خۆیان بە حزبی سیاسی کوردستانی ناوزەند کردووە کە هەوڵ بدەن ئەم جۆرە ڕووداوانە نەخوازراوانە یعنی ئەم جۆرە ئێش و ئازارانە بکرێتەوانەیەک ببێت بە دەرفەتێک کە ئێمە هەمیشە لەبەر چاومان بن لە ڕووداوەکانی داهاتوو ئەو تەحەدیاتانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان و گەلی کوردستانە بێتەوە لە داهاتووە ئێمە ئەم شتانە و وێنانەمان لەبەر چاو بێ کە هیچ کەسێک هەندەی گەلی کوردستان بۆ خۆی دڵسۆز نییە و ئێمە نابێت بە هیچ کاتێک بکەوینە ژێر کاریگەری کۆمەڵێک بۆ نمونە سەفەقاتی سیاسی ناشرین کە دژینەتەوە و نیشتیمانێکی خۆمان بێ بە هێڵێکی سوور هەبێ کە ینی تاکی ئێمە بە جۆرێک ینی بەر چاوی ڕۆشن بکرێتەوە کە هەمیشە هێڵە سوورەکە هەبێ کە ئەوش دەستنەبرنە بۆ پیرۆزێنەتەوەی و نیشتیمانیەکان کە لەسەر و هەمویان خاکە و هەریەکەت لە ئێمە ئەرکێکی گەورەی لەسەر شانە چ وەکو موئەسەسا چ وەکو تاکە بەرگری لە خاکی خۆمان بکەین ئەگەر بە وتەیەک بێ ئەگەر بە ڕەفتارێک بێ ئەگەر بەکارێکی جوان بێ ئەگەر بە داهێنانێک بێ کە لە دواترا پێشکەشینەتەوە و نیشتیمانەکەمان بکەین و تا ڕادەیەک ینی ئەو بەرچاوڕۆنیە ئەو ڕووداوانە چ بە سۆڕە چ بە ینی چ بێ وێنە و چ بە ڤیددیۆ بێ بەرچاویەوانە خراونەتەوە بە نمونە من ینی لەم چەند ڕۆژە گوێم لە پاملێرێک کرد لە پشت هێزی حەزی شعبی و ڕووماڵی داگیرکردنی کەرکووکیە کرد بە نەفەسێکی خۆشحاڵیەوە چۆن ینی میدیا کە ڕۆڵی دەسەڵاتی چوارێمەیە بەڵام ڕۆڵی بەرچاو ئەجێڕێ وەکو دەسەڵاتێکی یەکەم چۆن ئەمانە ئەگەر پاسایش بێنەوە بۆ کارانی کە کردویانە فێر ینی بۆ نەوەی ئایندە فێر بکرێت کە ئەمە بەرچاو ئەخرێتەوە ینی ئینکاری ئەگەر نا ینی 20 ئۆکتۆبر نەبووایە ئێساوان بەنەوەیەکی تر قسەیان نەکرد لەسەر ڕووداوەکان بەڵام 20 ئۆکتۆبر وای کرد ئەگەر ناڕاستەوە خۆش بێ پەشیمان بن لە کارەکانیان بەڵێ بەڕاستی بەداخەوە ئێمە ئەگەر باسی میدیا بکەین کاریگەری میدیا لەو ڕووداوانە کاریگەریەکی گەورەی هەیە میدیا بە شێوەیەکی گشتی بەڵام بەداخەوەکو چۆن کۆمەڵگەی کوردستانی دابش بۆ بەسەر هەندێک حزابی سیاسی لە هەمان کاتە ئێمەش لە کوردستان تاوکو ئێستا ناتوانین بڵین میدیایەکی نیشتیمانیمان هەیە کە بتوانێت بێلایەن بێ لە ڕووداوەکان و بتوانێت کە جۆرێک لە جۆرەکان ینی بابەتێکی زۆر ڕێژەیە کە حقیقەتەکان و خۆی بگەێنێ و بەداخەوە لەو ڕووداوانش کە ڕوویە دیسان و میدیای بەشێکی زۆری میدیای کوردی کەوتە هەڵی گەورەوە بکرابووە بێت کە لەوەی لە هەڵەیە بکرابووە خزمەت بۆ داگیرکەرانی کوردستان و تەنانەت ئەو لە سوۆسیال میدیاش ئەو پیج و ئەکاونتانەی کە سێبەری ئەو حیزبولایەنە سیاسیانە بوون کەوتنە دیسان ئەو هەڵانە کە بە شێوەیەکی خۆشحاڵی خۆیان دەرەبڕی بۆ پێشڕەوەیەکانی هێزی داگیرکەری کوردستان کەمە دیسانەوە ئەو برینەی ئێمەی بە ئازارتر کرد بەڕاستی ئەوانەی کە دڵسۆزن بۆ خاک و بۆ نەتەوەی خۆیان پێم وانە بە ئاسانی ئەو مۆقیفانیان بیر بچێتەوە بەڵام بۆ ئەوانیش دیسانەوە ڕووداوەکانی دواتر ئەبێ بێتە پەیام وانە تۆ هیچ کاتێک نابێ شانازی بۆ بکەی ئەگەر ڕووداوێکی ناخۆشیش هەبێ بەسەر گەلەکەتە ئەبێ بیخۆزیتەوە بۆ ئەوەی کە خزمەت بە میلەت و نەتەوەکەی دەنگی میلەتەکەت بگەێنی بە جیهانی دەرەوە مەزلومیەتەکەی بگەێنی نەگوکەیتە خزمەتی داگیرکەرانەوە چونکە ئێمە لەبەر چاومان بوو ینی لە پێش ڕیفراندۆم مشکە من بە شانازی و یەکێک بووم لەوانەی کە خۆمەکو تاکێ وەکو چالاکوانێک بووم کە ئیش و کارم کردووە بۆ ئەوەی کە ڕیفراندۆ سەر بخەین تاوکو ئێستاژ یەکێک لە هەر گەورەترین شانازیەکانی ژیانم کارکردن بۆ ڕیفراندۆمی سەر بەخۆی و لە بەرچاویشمان بووە کە ئێمە ڕیفراندۆمان کە کردووە چاومان لەوە نەبووە لە دوای ڕۆژێک ڕیفراندۆم ئێمە سەر بەخۆی ڕابگەین یاخۆت بەڕاستی پێشوازی لە ڕای و تعبیری نەتەوەی گەلی کوردستان بکرێت چونکە ئێمە ئەزمونێکمان وەرگرتە بوو لە مێژوو چاوەڕێ ئەومانە کرد کە شتی ناخۆش ینی بەسەر میلەت و بەسەر هەرێمی کوردستانە بێت چ لە حەسارە دیبلۆماسیانە و داخستنی سنوورەکان هەروەها موقیفە دەولێکە وەرگیرا بوو بەڵام گرنگترین شت لە سەر و ئەو بابەتانەوە بوو کە گەلی کوردستان ئیرادەیەکی هەبێ ینی بەڕاستی ینی بۆ ئێستا بۆ نمونە کە ئێستا ئێمە کاتێک ئێمە قساناکەین ئێستا رووسیا ئۆکرانیا لە شەڕێکیدا و بە هیچ پێوەرێکی سەربازی سیاسی لە تەنانەت مادی مقارنەی
ئۆکرانیا ناکرێت تەنانەت لە ڕووی جوگرافی وڵاتێکی گەورەی وەکو بڵین رووسیا لەگەڵ ئۆکرانیا زۆر کۆی لایەنەکانەوە ڕووبەر هەموو شێوە ینی ئەوانەی مانیەگەر بگەڕینەوە بۆ پێش هێرشکردنە سەر ئۆکرانیا زۆرینەی مەحەلیلی سیاسی کەوتبوونە هەڵەوەکە لە ماوەی کەمتر لە هەفتەیەکە ئۆکرانیا داگیرەکرێت تێوە بەراورد بکەیت بەراوردێک تقریبا وێنەکان هاوشێوەن ئەگەر بەڵێ مەبەستمەوەی ئەوە بیربێنینەوە ینی ئەو جۆرە لە خەبات و قوربانیدانەی گەلی ئۆکرانیا بە هەموو چین و توێژەکان و کە ئێمە هونەرمەند و شانۆکار و نووسەر و گۆرانی بێژ و هەرچی خەڵکی ینی پسپۆڕە جیاوازیەکانی ئۆکرانیان بیانبینی کە لە وڵاتانی تر نیشتەجێن جنسی وڵاتی تریان هەیە بەجیان ێژ وڵاتانی تر ئاهاتن بەرگریان لە خاکان کرد جلی سەربازیان لەبەرە کرد کە ئەمە نمونەیەکی زۆر جوان بوو ورەیەکی گەورەی یا بە ئۆکرانیەکان ئەمەش یەکێک بووە لە هۆکارەکانی کە تاوەکو ئێستا ڕوسیانەی توانیوە لەو شەڕە بڵێ براوە بوون بە پێچەوانەوە زەر و زیانێکی گەورەی ئەسکێری کردووە و پێدە ئەوانەی لێدانێکی گەورەی بەرکەوتووە لە ڕووی جیهانیشەوە ینی لە ڕووی سەربازیەوە کە ئەو پێگە گەورەی رووسیا ناوێکی گەورە بووە لەسەر ئاسی جیهانی سا و ناوە گەورەی نەماوە ئەگەر هاتوو ینی ئەمە وێنەکە بگوازینەوە بۆ کوردستان ئەگەر بە هەمان شێوە گەلی کوردستان بە هەموو چین و توێژەکان بەم شێوازە بەرگری لە کوردستان بکردایە لە ئۆکتۆبەری 2017 بە بێگومان ئێستا ئێمە جۆرێکی تر لە واقعمانە بینی لە ڕووی سیاسیەوە هەرێمی کوردستانیشمان پێم وایە بە جۆرێکی ترە بینی لەسەر ئاستی عێراقا بەڵام خۆشبەختانە لە دواتریشا ئەوەی کە کرا کەم نەبوو لە ڕووی دیبلۆماسیەوە بەڕاستی ئەو کاتە دەوری جەنابی سەرۆک بارزانانی و جەنابی کاگنێچیڤان بارزانانی دەور و کاریگەرێکی گەورەیان بینی لە ڕاستکردنەوەی ئەو ڕێڕەوانەوە لەکردنەوەی ئەو گرێک کوێرانەی کە دروست بوو لە دوای خیانەتی 16 ئۆکتۆبەرەوە و ئێمە بینیمان لەسەر ئاستی دیبلۆماسی جارێکی تر علاقاتی نێودەوڵەتی بەڕووی هەرێمی کوردستاندا کرایەوە و خەڵکێکە بوو پێی وابوو بەبێ پرسکردن بە حکوومەتی فیدرالی و دەسەڵاتدارانی عێراق تەنها بابەتی سەربازی کاکشابات چەنها گۆشەیەکی لە بابەتی سەربازی ینی وەرناگرێت کە ئەم قوارەیە شێشتەوە لە خودی سەرکردایەتی پارتی بابەتێکی دیبلۆماسیش دروست کرا بۆی هەرێمی کوردستان هەندی تر نەخرێتە ژێر فشاری نێودەوڵەتی بە تایبەتی وڵاتانی دراوسێەوە بەڵێ بابەتەکە فرە چەشنە نی فرە ڕووە لە زۆر ڕۆ کاریگەریەکان دەر بوون بەڵام ڕوویەکی گرنگی ئەو با ڕووداوانە لە دوای ئەوەی کە آخر هۆکاری سەرەکی ئەو ڕووداوانە عنی بەڕاستی مقاومەی هێزی پێشمەرگی کوردستان بوو لە 20 ئۆکتۆبەر کە پەیامێکی گەورەی بوو بۆ هەموو وڵاتانی ئیقلیمی و ناوچەیەکان و وڵاتانی جیهانیش لە ئەمە وای کرد کە کەلی کوردستان کارتێکی بەدەستەوە بێکە لە ڕووی دیبلۆماسیەوە کاری لەسەر بکە مفاوەزاتی بینی هەولێر و بەغدا ینی کە بەڕاستی جێی دەستخۆشیە توانین بڵین فەڕەنسیەکان جارێکی تر دۆستایەتی خۆیان سەلماندەوە کە یەکەم وڵات بوون لەسەر ئاستی جیهان کە توانیان جارێکی تر ئەو پێگە دیبلۆماسیە بۆ هەرێمی کوردستان بگەڕێنەوە و فشارێکی زۆریان لە سەڵاتدارانی عێراقی کرد بۆی گفتوگۆ لە بینی هەولێر و بەغدا دەست پێ بکاتەوە لە هەمان کاتە بینیمان لە دوای فەڕەنسیەکان وڵاتانی تری ئەوروپی و وڵاتانی تری ناوچەییش ڕووی خۆیان بە لە ڕووی دیبلۆماسی و علاقاتی بە ئاڵای کوردستانەوە نەک ئەوە فۆرمێکی ینی نافەرمی بە شێوەیەکی فەرمی کە ئێمە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بینی بوومان تەنانەت ئەگەر وەفدێک بیویستایە لە سەردانێکی دیبلۆماسی بۆ هەرێمی کوردستان داوایانە کرد کە موافقەتی دەسەڵاتدارانی عێراق وەربگیرێ بەڵام دیسانەوە ئەم خەونەش ئەم جۆرە ڕائەژ بۆ خەونێ لە دواترە ئەوەی کە بینیمان جارێکی تر هەرێمی کوردستان وەکو دەوڵەتێکی دیفاکتۆ تەنانەت لە هەندێک محافلی نێودەوڵەتی بەڵێ پێگەی هەرێمی کوردستان زۆر گەورەتر بوو لە ڕووی دیبلۆماسی و لە ڕووی ئابووری شەو بینیمان ینی ئەو محافلە نێودەوڵەتیانی کە ساڵانە ناکرێت لە ئەوروپا و لە ئەمریکا پێگەی هەرێمی کوردستان پێگەیەکی ڕێزلێگیرا و حساب بۆکرا بووە لە سەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی وە لەسەر ئاستی عێراقیش بەتایبەت دو قسە ئەگەر بتوانی بە کەمترین کات کاکشاواز لەوەی 20 ئۆکتۆبەر وای کرد هاوکێشانەوە دەوڵەتەکان پێچەوانە ببنەوە و هەرێمی کوردستان ینی ئەم هەرێمەیە کە ئەمە دەبین وەکو دەوڵەتێک تەعاملی لەگەڵا دەکرێت بەڵێ وڵی من لێرەوە سەری ڕێز و نەوازش دانەوێنین بۆ سەرجەم ئەو شەیدانەی کە بە خوێنی ئاڵی ئەوان توانیان ئەم هێرش و درێژیانە بوەستێنن کە چەندەی پێشمەرگە بووە قوربانی چ لە 16 ئۆکتۆبەر چ لە
20 ئۆکتۆبەریش وە لە دواتریشە کە ئەمە سەر ڕێزوونەوازش بۆ ئەوان و بۆ خانەوادەکانیانەوە دانەوێنین و لە هەمان کادا داواکارین لە هێز و لایەنە سیاسە کوردستانیەکان بە تایبەتی پارتی وێکێتی کە ئەم جۆرە ڕووداوانە ببنە وانەیەک کە ئێمە پەندیان لێ وەربگرین لە داهاتووە هەوڵ بین بە هیچ شێوێک ئەم جۆرە ڕووداوانە ڕوونێنەوە ڕوودای وەکو 16 ئۆکتۆبەر ڕوونایەتەوە بەڵام هەمیشە ئامادە بین کە ڕووداوی وەکو 20 ئۆکتۆبەر کە بەرگریە لە خاکی کوردستان بە هەموو شێوێک ئێمە ئامادە بین لەسەر ئەو بەرگریکردنە و پەیامێکیش برین بە ناوەکانی داهاتوومان ئەگەر ئێمە لە قۆناغەکان هەڵەمان کرد بتوانین بە شێوازێکی باشتر قەرەبووی ئەو هەڵانە بکەینەوە کە لە ڕابردووە کردومان. دنیا سپاس بۆ کاک شاباس سویلی وەکو چاودێری سیاسی لەگەڵمانە بوو. زۆر سپاس بۆ ئێوەش بۆ بەرنامێ بەڕێستان خۆشەویستان ئازان ئەوش میشە تەندروست و کامەران بن.